لە هەفتەی ڕابردووەوە کە مامۆستایان بینیمان لە تەربیەی ڕانیە 150 مامۆستا سزا دراون لە هەوڵی ئەوەدا بووین کە بە ڕێکاری یاسایی پشتیوانیان بکەین. بۆ ئەم بابەتە ئەوە چەندین جار لەگەڵ تیمی پارێزەران کۆببینەوە و سەردانی داواکاری گشتیمان کردووە، فەرمانگەی داواکاری گشتی سەردانی دادگامان کردووە. دەمانوێت لە ڕێگەی یاساوە پشتیوانی تاک بە تاچی هاوپیشەکانمان بکەین لە شەقام کە دەسەڵات دەیەوێ بە نایاسایی سزایان بدە لە کاتێکدا کە بەپێی یاسای بەرزەفتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگەر لە 30 ڕۆژ زیاتر تێپەڕی موچە نەدرا فەرمانبەران بۆی نییە فەرمانگەکە فەرمانبەرانی سزا بدە. بۆیە داوا لە هاوپیشەکانمان دەکەین بە هیچ شێوەیەک سازش لە داواکاریەکانی خۆیان نەکەن، نەترسن لەو سزایانە. ئێمە پشتیوانیانین بە پشتیوانی پارێزەرە بەڕێزەکان و تیمی پارێزەرانی خۆبەخشی بەڕێزی کە لێرە ئامادەن. ئێمە پشتیوانیان دەکەین بە پێی یاسا و هیچ کاتێک نەچن داوا لە تربیە و لە فەرمانگەکانیان بکەن کە سزاکانیان بسڕێنەوە، بەڵکو بابێن وەکالەیەک بە ناوی پارێزەرەکان بکەنەوە بۆ ئەوەی پارێزەران بتوانن پارێزگاریان لێ بکەن بە پێی یاساکان. بۆیە لەم چوارچێوەیەدا ڕۆژانە کۆمەڵی خروقات، کۆمەڵێک تەشیر، کۆمەڵێک ناوزڕاندنی مامۆستایانی بەڕێز دەبینرێت دەیبیستین. ئێمە لەم ڕوانگەیەوە ئێمە تیمی پارێزەرانی خۆبەخش لەگەڵ هەواڵان و هاوڕێیانمدا تیمێکمان پێکێناوە لە سنووری ئیدارە ڕاپەڕین بۆ پاڵپشتیکردن و بەرگریکردن لەو مامۆستا بەڕێزانەی کە تەشیریان پێدەکرێت، کەس و کایەتیان پێدەکرێت بەداخێکی زۆرەوە و مافەکانیان پێشێل دەکرێت. ئێمە لەم چوارچێوەیەدا بە پێی یاساکانی هەرێمی کوردستان بەرگریان لێ دەکەین و تا هەموو ئەو شوێنانەی کە پێویست بێ ئێمە لە ڕوانگەی یاساییەوە بەرگری لە مافی مامۆستایان دەکەین.